چرکەساتی ڕووداوەکەم بۆ باز دەکات کە بە دەستڕێژی گولەی هێزانیەکانی ئێران هاوڕێیەکی گیانی لەدەستداوە. ئەوان بە نیازی بەشداریکردن لە پرسەیەک ڕێگای گوندێکی دیکەیان گرتە بەر، بەڵام تەقەکردنی پاسدارانی ئێران پرسەی هێنایە نێو گوندەکەی خۆیان. چوینە ئەو بەرئاوەکە ڕاستەکەی سەربازێک لەبەر دەمانە بوو، نەختێک پرسیاری لێ کردین و مامۆسایەکی ئاینیشمان لەگەڵا بوو. هەر لەم پرسیارانە لە ڕاستیە کە لیانەکردین حەزەمەکە پێشمان کەوتی فەرمونون با بڕۆین. لەو کاتە تەقەیان لێ کردین. هاوڵاتیانی گوندی مەروێ لە سنووری شارباژێر هێرێمی کوردستان هاو سنووری گوندی چۆمانن لە ڕۆژهەڵاتی کوردستان و وەک خۆیان دەڵێن لە مێژە پەیوەندیکی پتەوی کۆمەڵایەتی لە نێوانیاندایە. ویستویانە بەشداری لە پرسەی خانەوادەیەکدا بکەن کە گەنجێکیان لە گوندی چۆمانی ڕۆژهەڵاتی کوردستان بەدەستی هێزانیەکانی ئێران شەهید بووە. بۆ هەموو بۆنەیەک بەشدارن لەگەڵ یەکا بۆ تەعزیەی یەکتر ئەچن، بۆ شایی و شینی یەکتر لەگەڵ یەکن، زۆر جار بۆ نوێژی جەماعەتیش سەردانی یەکترەکەن. سنوورەکەمان لە ڕاستیە زۆر ئارامە، پێشمەرگە و هیچ کێشەیەک بۆ ئێران نەنێراوەتەوە لەو سنوورە، بەڵام ئەمە یەکەم جاریش نییە کە کێشە دروستە بێ و لەسەر سنوور کێشەمان بۆ دروستە بێ. پێشتر تۆپباران کراوە لە دوورەوە. ئەو کەسەی لە ئاکامی تەقەکردنی چەکدارانی ئێرانگیانی لەدەستدا تەمەنی 30 ساڵ بوو و پیشەی جوتیار بووە. خێزانی پێگەنا و لە دوای خۆی منداڵێکی تەمەن 3 ساڵی بەجێهێشتووە. ئەرزێکمان هەیە لەسەر حەدود، ئەو کوڕم لەوێ بووە، پرسەیەکیش کە لە گوندی چۆمان بووە. خەڵکی دیەکەی ئێمەش هەر لە کۆنەوە کە عادەتوا بووە سەردانی پرسەیەکتر کراوە، بەڵام بەداخەوە بەهۆی ئەو زروفە نالەبارانی کە ئەمڕۆ هەیە ئەوان بەبێ گوێدانە هیچ شتێک دەستڕێژی تەواویان لە هەر هەمیان کردبوو. ڕووداوی تەقەکردنی سوپای پازاران لە هاوڵاتیانی گوندی مەروێ لە ئێوارەی 28 مانگە بوو و جگە لە شەهیدبوونی هاوڵاتیەک 3 هاوڵاتی دیکەش بریندار بوونە کە برینی دوو دانیان سەختە و لەژێر چاودێری چڕی پزیشکیدان لە نەخۆشخانەکانی سلێمانی. ڕزگار جەبار کێنێن سلێمانی.